ورحمة للعالمين خاتم الأنبياء والمرسلين نور هذه الأمة وضياؤها وشفيعنا يوم الحساب. سڵاو هاوڕێیانی خۆشەویست بەخێربێنەوە ڤیدیۆیەک دل لە فیفا 23 لە یانەی کوردستان ئەنجارەش هاتوینەتە وەرزی نوێی ئەو یانەکە ئیتر یارزانی تازەمان کڕیوە کورە جلی تازەمە بە دروستکردن دووسێ جلی تازەم بە دروستکردون بەس یەک دانیانیێنەوە ئەو جلانە یاری پێوەگەین یەکەم یاریشمان دووسێ یاری دۆستانەم کرد بە پێویستم نەزانین ڤیدیۆیەکەم یەکەم یاریشمان بەرامبەر مانچستەر یونایتد لەسەر کاس سوپەرکوپ کوردستان بەرامبەر مانچستەر یونایتد جایرزانم کڕیوە زان بەدڵتانە بەنزیمام کڕیوە بەڵام ڕۆناڵدۆ ئۆفەرەکەی تاو بوو خۆی یعنی ڕێکەوتنی کردووە لەگەڵ شوێنێکی ترە نازانم خۆ لیڤەرپوڵ بوو شوێنێکی تر بوو جا بەنزیمام کڕیوە لەیسۆ یەکسێ ئەو ڕێبی خەمەنجی هێشتا نەڕێ نەیزانم پێڕوا لە خۆ کرد دیم بڵێم کڕیوە کاسلمیرۆ مصاب بوو باش بووە حەکیمیم کڕیوە خۆشم ڕۆدریگێر و کاسلمیرۆ و کاسلمیرە شوێنەکەی غەڵەت ئایسە پێدای زایگین یاریەکی چۆنتا پێشکەشەکەین هێشتا بەد لێکی تریشان ما پێم نەوتون ئەویش لە ناو یاریەکەی نینەوە بە سەرێکی ڕیکۆرد بکەین و بڕۆینەوە ناو یاری بسمیلا بڕۆ بزانم جلەکانیشان بەلاوە جوانە ئەوەش کاسەکەی هەنێشتی لێ نازانم گۆڕاوە نەمزانی وای لێت وەنمونە یارزانەکەم کاتیان تەواوێ نادام چی ئەڕۆن ئەنی ڕۆناڵدۆ من نەمزانی هەر لە خۆ ئۆفەرەکەی قبوڵ کردووە نایزان پێوە ئەوینا نەمەفرۆژەم توانی مەعاشی بۆ زیاو خێربێنە بۆ ڤیدیۆیەکی تێری کوردستان بەرامبەر مانچستەر یونایتد لە سوپەرکوپ فیناڵ ئەمانیش خەتەرن بەشی خۆیان با بە کریستیانۆمان هەیە سوپڕایزێکی تریشمان بۆیان بەژی کەریم بیان ئەمە فێری دروستمانە گاڵی سرەتا ئەتینەتەیە گۆڵە لەوکەلەی خەری و گۆڵچیشکە بەناوە زۆر بوو نەی هەڵە هەڵیە دەی کاکەکە هەڵیە مێڵە نەکەی چۆنە هێڵم بڕێ ڕۆ کەریم گیان ڕۆ 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 دەی پاسی بەرێ وەڵی چروکێکی بەس ئەوەی تری نەکرد پاسی نییە حەکیمی نەکەی زۆر بەخۆتن نەشان و ئەوشتانە یەکسەر لێ دەستان نەبێ زوو پاس وەرە پاس بە زۆر هەر لێ دەستان بژیەوە کێ بوو حەکیمی بوو
ناکەن وەخەرێکی گۆڵمان لێ ئەو بۆ جلیێنیکانم بەدڵنیە بڵنە بەنزمە جلەکەی چۆناوە جوادی دیسانە برایانە ڕۆ بە کوێچێ بۆ تەمانیماندا تەکرە با بە ئایسە و نەدان گۆڵ لێەکەم چۆ تەرمە لە یاکەوتم غەڵەتی غەڵەت نایە بەمانە کاکە ئەوەی ناخۆش نایە ئەوە درەنگێت Now can they win back possession and create something else? نەکەی ئەو کەریمە با بەخۆنە ئاسان ڕۆ ناوەدە Defenders need to cover. Has eyes for goal. زۆر بوو ئەو لەنەوە زۆر نەبێ ینی زۆر بەرز لێ ئەینا زۆر جوان دەرەچێت بۆ ناو گۆڵە خولێتەوە However, the finish didn't match the rest of it. Ben Yedder. Well, far from the ideal pass. نایڵێ یەک نوگە قاشی لێ ڕێک ئەڕۆ بۆلە Rashford. ئەشە بۆ نەخاوەنەوە Final pass, looking for the goal that would put them ahead. Great pressure to win the ball back. Excellent use of the ball as they make their way forward. And a good challenge to bring that attack to an end. ڕۆ بشیت گۆڵە ئایی ئەداخەوە Wonderful save to add to his portfolio. And they know they need to stop him. ئەفۆمکەنەوە دەستکاری شتێکم کرد تەقەیەکیشیەوە Now veering in field. نەکەی بمەرە ئەک بریانە ڕۆخە خەرێ و گۆڵ کرد ئاوا بڕۆت ماشەڕێ جەم یەکەم بەبێ گۆڵ بڕۆین یعنی ئەخی ئەو حەکەمە وڵی منجلەکانیشم گۆڕی وتم بە سوور نەبێ هیچی و حەکەمە نادەم زۆر ئینکارە هەر سوورە ئەوە جەم یەکەم تاو بەبێ گۆڵ جابە دێمبڵیان بۆ بەدڵکەین بە کێ میسی ئەی بیژی ئادەبزایەکەین چیمان بۆ کات میسی و کریستیانە و بەنزیمە زایەکەین میسی چەند گۆڵەکات ئەی هاوە هەر لێیسەوە بەخۆترکە وڵی بۆ ئەوێ نای نادەم بۆ ئەوی هەڵێ گۆڵچەکەشم گۆڵچەی شاڵ ناوێ بیکڕم زۆر خوێڕی لێن کە ئاوا لە بنەوە ڕوو لە دروستی گەولەی یەکا کە درەنگە وەرە وڵی ئەوە لە شوێنێکی خراپە ئاوەسن زۆر سێرە نادەم ئەوەڤینگە ئینسەر وەرنەگرێ خوێنە زۆریان پێ ناوی شکل کەسی لێنەبووی ناو گۆڵێک زاروشتی نەدرایش کرد وڵی بەشتی وە تۆپەکە دەربازەکە هەر سەرز سڕەمێن تااقەتی ناوێن هاری ماگوایە مەگەراوە گۆڵماوە بێنە
Might go ahead. Ball is loose. Well, a chance here perhaps to invigorate their aerial targets. نەکەی. بڕۆ. نایاڵە شوت بەوارێکی وەکەم. Gives it a go. And the header untroubled. وەڵای ئەمێوە خولانەوە بیکەم بە گۆڵاکە کە ناچێت زۆر ناڕەحەتە. دەیوێرە Teammates available. No degree of difficulty at all for the Pass. keeper. میسی کاسمیرو Threatening. Tremendously strong in the tackle. بۆ پاس نایە لەو کاتە داما تۆپی بەرقاش نەکەوتە Fernandes. کەسی چەند چۆڵەوە بۆ Still pushing But for the that Lamine. goal that would see them forge ahead. Breaking at pace. Not a great کە بێ shot. ئەمە لە بنی یەکسە شەرحێن Here's a change for Manchester United. هەرخواوەکی لی دەچ Laid into the centre. دەی دەبوو دەبڵێشتی لە نای ئەمری نەوێنیەوە کی Karim Benzema. A gift for any وڵی goalkeeper. نابێت لەوێ شوت پێوانێم خۆم ناگرم هەر عیب بە ئاوا دەچین Can't argue with that little move. Benzema. Might jump in front. Looking for the angle. And that's ئای that. ئەو یەکەم شوتی میسی Benzema. دەپش پێوانێک من لە بشکێ Takes the shot. ئەشەوە شوتەکانی بۆ نەخەوە بۆ خاتری خۆ دەیکە لێک بژیت هانێ Bit of pressing on the attack. Is there to be late drama? گۆڵە And calling upon the goalkeeper. ئای گۆڵێک ماوە ناکرێ Well, he's got a big معقولە he might just have got his team a draw here. United will switch things around personnel-wise. گۆڵە Now the delivery. دی Effective clearance. Well, closed down ئەخ straight away. وەڵی نێڵەن کاکە Corner again. And the problem not completely solved. چۆن لە قاچیا دەریێنێ شوتەکەشی بدایانێتەوە Viktor Tsigankov. نێڵم بڕۆ دەقی ئاخر And گۆڵێکە support available. Well, nothing comes of it. It looked promising. 2 minutes of stoppage time coming up. ئەوەی کێناڕوە Space on the flank. Messi! لێنە ڕۆچی گۆڵ نەکرد After 90 minutes, they are level. ئەوە and شوتی extra جوانی time فۆتان is بەخێن coming نیت up. باشە کاکە چوینە دەقەی زیاد کراوە میسی هەر خوێنی پێنەماوە ئەو بۆ Well, نەهیدا back وەڵای underway میسی here, هیدەر and it's quite simple. خۆ Both کەمی teams هێنامەنەوە must بەس steel خۆی هیداوە themselves for 30 extra minutes. هانێ ڕۆ Real chance. Really good ئەخوا piece of مەگە ئەوانە goalkeeping گۆڵ there. بن ئەویش هەری گێڕێتەوە Chance to nudge in front. Corner kick here. کام بوو Trying to pick out a teammate. نەکەی نێڵێ بڕۆ The بێ conditions look pretty good for the counter attack.
هێڵی بیباتەوە حیا چوونە Players waiting in the centre. Poor pass under no real pressure. And slipped through by Karim Benzema. Ronaldo! ئەی بژی ئەو باو بوو We wondered if this might finish 0-0. ئەو There it کامێراگە is. دوور خستەوە دەی تێکچوو دڵی چی کرد سێ چۆن خۆیان یا بە عەرزای ئەرزانەکانی گەز جوانە Well, let's look at this again, Derek, because Save the over, save transition when the fish. ball changes I'll hands cover is Bugoli so next. quick, but I think the keeper's made a mistake here. While it's a decent finish, it should go in at that near post. لەم بینە شۆکردی و گۆڵاڵای هەر باش بوو بژی شێر لە ئاخیری یانەکەیە کە ئەڕوات هەر گۆڵەکە ئەسەرێکی ڕیکۆردەکەینەوە بابڵەوە 1-0 then. تاو تۆزە ترسمانەوە Playing ئەنجارە advantage دەسەکەنەوە here. United keep it. Went in strongly to win the ball. This looks more than decent. Lionel Messi. Got to it easily, the بەخوا keeper. میسی خولانەوەی زۆر جوانەکە بەس من غەڵەتەکەم میسی و زەمان شەڵاگە ئەم وەرزە بڵین تازە کریستیانۆ ڕێکەوتنەکەی ئیمزا کردووە هەر کە ڕۆی ئیتر ئەبێ ئەم وەرزە هی میسی بێ Could play it in. Oh, this is looking promising. Will it be? That's Okay. great goalkeeping. Well, what a save دەقەیە that is. زیادکراویەوەی نەتی هەر لەبەری گۆڵێکمان لەگەزە نایاڵی And over comes the corner. The save was a Nicky. good one. Well, that's it for the first period of extra time. باش بەمە جەم یەکەم تەواو بوو گۆڵی لە پێشوین In the back. بیکارەوە با بە میسی گۆڵەکەین We're into the second period of extra time here. چییە بۆ سرم لە تێکچوو Now, who can he play it to? Well, the timing was perfect. Ball one. And space here on the flank. Messi. Long way out this. ئاوا ناڵێم ها کاکاگەتان دێ Excellent block. نایاڵن بەس وەڵی یەی بە شیشە جوانترین شیش بوو Danger. Well, United ئاگاتان have لێ had a bit بخۆ of لە luck there. کوێوە شیشی Can they now go the other end and force an equaliser? بێنەوە This should be تۆپە a great end to the game. بێنەوە تۆپە That'll be a United ئەوە throw. دەقەمان ماوە خێراڵیان نەکەی بژیت گۆڵچی Magnificent reaction. حەو دەقەمان ماوە This corner. هەڵیەکە گەڵیاناوە با گۆڵێکی ترتان لێبوو And it's in. Ah. A goal. هەر هەموو جارە لە دقی ئەخیر ئاوە گۆڵێک نییە Level. کاتیوەیە لێتان بینەوە بەڵام ئەگەر لێمان Back of that very important equaliser. 1-1. And a fine tackle. ئەوەش تەواوە یاریە شەت ماری ماگوایر بڕۆ بۆ گوێمێرێ That's not a bad Hey. ball. Struggling to get it کە away. لێشتێ نایڵە نا ئەگەتان دێ چۆن شەت هەیە Oh, no stopping him. And it's played into the centre. Well, thumped clear. It's there for him. And keeping it out. نایڵن دەوروبەریان گرتووە پێدری This corner. The minutes بەخوابراون گۆڵ ticking away نەکەینە on the فەوتی زۆر لە پەناپی نادەن گۆڵ نایڵێ Firing it towards goal. ئەخ It always had the potential. to یانە go ڕوو the چۆن distance. هەڵیەم بوو It تاکاتێ has. بووی So a penalty shoot. قەیناکە ئیشەڵای بینەوە کریستیانۆ یەکەم میسی سێم باوانەکەین کاسمیرۆ یەکەم ڕۆناڵدۆ چوارەم بەنزیمە تاوە پێنجەم کێیە پێنجەم کریستیانۆ چوارەم ئاوا بەنزیمە ئەمەشیانەکەین بە
حەکیمی بسم الله الله بینەوە گۆڵە ئیشەڵا ئێ بۆ وە چی بوو ئەمەش گۆڵ نەبوو باش برۆ چی و غەڵەتانە ئای وەڵای خەتای خۆم بوو بوو لە ڕۆشتنە بەزێ بژیت خۆشی بۆڵا بەس بۆی نەگیرە وەرە 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 ئێدە خۆی بۆڵە کاکە میسی کام تاکە گۆڵکە بە قوربانە بژیت ئەبێ شووی تێ بگرین ئەی شکر بۆ خۆ گۆڵی نەکرد ڕۆناڵدۆ ئەی بژی پورەمانە گۆڵەکەن کاکە ئەمە بیگرم تاو نەخۆم هەڵێم بە لای چەپ ئۆکی کامافینگە ئەو گۆڵ بوو بەخۆ هەمازانی گۆڵ نەبوویە لە شیش هەری ماگوار ئەمە لەگە خۆمانایە بۆ لای ڕاست ئی بەخێر نەی تۆ ڕێک بە عەکسی منە دێن باش بوو گۆڵێکی وەڵای هەر خۆشی بۆ ئەڵڵا دەی بۆ لای ڕاست هەر ئەی بەخێر نەی تۆ باشە و بۆ مایهامان لێت کەم بوو خوا ڕەحمێکی من بۆ ئێش لێم نەما بەس باش ئەڵێ بۆ لای ڕازیان چەپ ڕازیان چەپ یان ڕاست ئەی بژیت تەواو بردمانەوە کاسەکەمان برد بژین جاوە حاڵ بوو بۆ هەموو یارزانە باشە بەس دیفاعەکەم زۆخی ڤاندایکی تیا بوو مەساڵە تاو کافیگەنە دەستان خۆش بێ بردمانەوە کاسەکەمان ئەوەش کاس خاڵە میسی لێکراوە ئەوە کاس میرۆ ئەوە شێرەکەمان گۆڵێکی کرد گیانمان بوو بەس میسی زۆر شووتێکی جوانی لایەنە بوو ئەوەدا لە پەنایە ئەگە ئا لایەنە بوو نابووە چی بووە ئەی بژین بەلای بین تاو بێتام زاک مەڵێ چی لێدوانەکان پرسیاریان چی Just a moment of your time. یاریکردنی ئەو کارەکە یەبوو کێ نەیناس Thank you for your time. ئەندی نامەشمان واتوە ئەڵێ کابرا فرۆشی بە 40 ملیۆن وەکی ناوەڵا نایفرۆش عەقڵ نییە ئەو زیاتریە هەروەڵای فرۆشم بێتەوە تەواو هاوڕێیانی خۆشەویست هاتینە کۆتایی ڤیدۆکەی وادارم ڤیدۆکەتان بەدڵ بێت و پێشنیاری خۆتان بنووسن و ڕخنەکانیشتان بەسەر چاو تا ڤیدۆیەکی تر و پارتێکی FIFA23 خوادان لەگەڵ خواهات